بەڵێ سڵاوتان لەبێ سڵاو لە بیسەر و بینەری کەناڵی ئاسمانی پایان بێ دەوت دیمەنانی کە دەیبینن ساتی کردنەوەی بانکی هەڵەبجەیە موچەخۆران لە بەردەم بانکی هەڵەبجە دوای چەند مانگ جارێک ئابم شێوازە موچە وەردەگرن بەم پاڵە پەست و پاڵپاڵێنە کە دەیبینن کە ڕێژەیەکی زۆری موچەخۆران پەکەوتە و بەساڵاچوان و ئافرەتان و پیاوان چۆن وڵی زۆر باش باشتر نابێت عيبيني سحبيكي عيبيني خطأ حكومانية خطأ حكومانية والله يقدم حكومة قبعتينية خطأ خلقه عمل يك نظام دوانزي يك دوانزي بناو ما خود مانگی یەکاتەوە بەس مانگی 12 ئاسۆی دیاری مانگی 12 دەنێ بە قەرار ئەمان ئەسڵ ئەساسی نیە مانگی 12 یەک خوڕە ئەو مانگی دووتە دەنێ ئەمە مانگی دوو لێ عێراقەوە یەک تەوزیعکرێن و بە یەکەوە دەنێ ئیسا مانگی یەکتە دەنێ مانگی دووتە دەنێ مانگی 12 و یەکەوە نییە خۆی هەر بە ئاشکران لە تەلەڤیزیۆنە ناڵێ ئەڵێ نەما گوزەرانی خەڵک چۆنە بێت وەڵی گوزەرانی خەڵک لە بازاڕان نییە خەڵکە نان ئەوەی بڵێ نان نێ بیخوا ئەوە ژیان نییە کەس هیچ شتێک نات توانای ئیداری شتێکی نییە من زەلام شکە بم دەسەدەم بە قورئانە بۆ هەیە لە تاریخە بچی لە سەیدەلیاشت بە قەرزبێری دەرمانی نەخۆشین دەی قەسەم بەخوا ئابەم چاوانی خۆمە بینیمە بە قەرزەیەنێ لە سەیدەلیا کابرا پیاوێکی بەڕێزی وەکو تۆی ناسێڵێ ئەدەمی هەر عانێ مەعاش وەرگر بمەری پرسیاری ئەم بارودۆخی وەڵای ئەم حکومەتی من و تۆیە ئەم حکومەتیشە غەیری خیانەت و غەشبازی لێلی میلەتەکانەکە میلەت پەروەر نییە ئەگەر میلەت پەروەر وایە وای لەو شەعبە نەیەکرا و شەعبە شایانی ئەوە نییە ئاوای لێ بکەیتێ ئەگەر وابێ موچەی مانگی 12 ئاسۆی دیار نییە و دیار نییە بدرێ هەرگیز نایبینی بیدێنەوە نییە لێ خوراوە نیوفی خۆتان ئەگەر ماف بوێ لە وڵاتەکە حەقمانە ئەمان بڕۆ زۆر قسە بکە ئیسا بانی لە هەرکوێ بڕۆیتە هەر لەم سنوورە بچیتە ئەو سنووری ئەولا گیرای سەرنگ مەکرێ ئیتر ناوێری ئیسا من سەلاحەتەن ئەو قسانەی کە ها لە دڵما لە ناخمایە ناتوانم دەری بڕم نایڵێم بۆ چوومە ئەوێ بۆ تەعزیە بۆ خزمێ کەسێک کارێکم گیرام سەرنگ مەکرێم دەی خۆم خۆشگەرەکە لێم ڕا عەدالەتی وەکەوانە لەسەر ئەرزانی چاریشی وا من پێتەڵێ کورە من پێتەڵێم ئەڵێم لە ناچاری ئایتر تۆ چارە نییە ئەوەتانێ بڕۆ لە دۆکۆ بۆ مامۆساکانیان کرد مدیرەکان فەسڵ کردو ئەو دووسە کەسەکەشیانتانە یام ئەگیرێن یام ئەوێ خەڵکە خەنەجێت شێوازی ئەم دابشکردنی موچە لە بەردەم بانکی هەڵەبجە چی دێ لەوەی کە خەڵک موچەخۆر بە ساڵاچوو بە تەمەەن تەندروستیشی لەوە چێ باش نەبێ لە کاتژمێر 5 و 4ەوە دێ لێرە ئەوەسە لە ڕیزی وڵایتر وەکو تۆ فەرمی ئا لێرە دائەنیشە چاوەڕوانە بڕاتە ژوورۆ بیدرێتێ لە ئەمە ئێرا باشە ئەگەرە چیتە ژوورۆ حرمەت مێ یەک شەڕژمێن و سڵوبی ناشرین و نەشیا و کشکی هەر خەتای پێش هەمویان خەتای خۆشمانە بەردەم بانکی هەڵەبجەیە وەگە موچەخۆرانە باسییان کرا بم شێوازە موچە دابەشەکرێت موچەکانیان وەردەگرێت 2 مانگ جارە 3 مانگ جارێ حکوومەتەوەی کە موچەیەک دەنێرێ لەم بانقا بم شێوازە دابەشی دەکەن.